زیانەکانی جگەرەکێشان و نێرگەلە. بەپێی نوێترین سەرچاوەی پزیشکی، جگەرە و نێرگەلە لێچێک لە مادە هۆشبەرەکان هەژمار دەکرێت. هەموو قومێک لە جگەرەکێشان بۆ ماوەی 8 خولەک ژیان کورت دەکاتەوە. دوو جۆر جگەرەکێشان هەیە: ڕاستەوخۆ ئەو کەسانەی جگەرە دەکێشن. ناڕاستەوخۆ مانەوەیە لەو ژینگەی کە جگەرەی تێدا دەکێشرێت. لە هەموو 8 ترکەیەکدا کەسێک بەهۆی جگەرەکێشانەوە دەمرێت. سەداسی ئەو کەسانەی بەهۆی نەخۆشی خوێنبەرەکانی دڵەوە دەمرن هۆکاری جگەرەکێشانە. سەداسی هەموو شێرپەنجەیەک بەهۆی جگەرەکێشانەوەیە. زیانەکانی جگەرەکێشان: توشبوون بە جەڵتەی مێشک و شێرپەنجەی سوێنچک و سیەکان و پەنکریاس و نەخۆشی دڵ و بۆڕیەکانی خوێن. لە ژنانیشدا توشبوون بە شێرپەنجەی هێلکەدان و منداڵدان. لە پیاوانیشدا کەمبوونەوەی توانای پیتاندنی هێلکەکان. زیانەکانی نێرگەلە: کاریگەری لەسەر شێرپەنجەی لێ و پووک و دەم و ددان و سیەکان دەبێت. مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و بۆڕیەکانی خوێن و کۆئەندامی هەناسەدانی لە جگەرەکێشان زیاترە. بەراوردی زیانەکانی جگەرەکێشان و نێرگەلە: نیکۆتین بڕی 10 میلیگرام لە نێو جگەرەدا هەیە، بەڵام لە نێرگەلەدا بڕی 500 میلیگرام هەیە کە دەکاتە 50 جگەرە. ماوەی کێشانی یەک جگەرە 5 تا 10 خولەک دەخایەنێت، بەڵام نێرگەلە 40 تا 45 خولەک دەخایەنێت. بڕی دووکەڵ یەک جگەرە بڕی 0.5 دووکەڵ دروست دەکات، بەڵام نێرگەلە بڕی 55 لیتر دووکەڵ دروست دەکات. مادەی تار مادێکی زیانبەخشی مەترسیدارە. لە جگەرەدا بڕێکی کەمی تێدایە، بەڵام لە نێرگەلەدا 37 هێندەی جگەرەی تێدایە. دوانۆکسیدی کاربۆن لە جگەرەدا بڕێکی کەمی تێدایە، بەڵام لە نێرگەلەدا 10 هێندەی جگەرەی تێدایە. ڕێژەی مردن بەهۆی جگەرەکێشانەوە لە تەمەنی 49 تا 59 ساڵیدایە، بەڵام لە نێرگەلەدا ڕێژەی مردن لە نێوان 29 تا 49 ساڵیدایە.